ژیرتان لەگەڵ لاڵقەیەکی نوێی بەرنامەی سفر ژیری دوو هەفتەیە لێتان دابڕێمە لە بەرنامەی سفر ژیری لەبەرەوەی چەند شتێکی نوێ لە ناو ژیانم دەسوڕایەوە و بەشداری بەرنامەی دەروون و دیاردام کرد کە لینکەکەم دیسکریپشندانە دەتوانن سەیری بکەن باسی قەدەغەکردنی تیکتۆک و هەندێک بۆچوونی خۆم لەسەر بابەتە دەربڕی و ڤیدیۆیەکی دیکەشم بڵاو کردەوە لەسەر ئۆتۆمبیلێکی نوێم کڕێکە خەونی منداڵیمە مەبەستم لەو ڤیدیۆی تەنیا پەیامێک بەخشین بوو بۆ ئێوەکەوە لە خەونەکانتان بەردەوامن گەرنا ڕێکلامکردنی لە بۆ خۆم و لە بۆ سیارەکە یان پۆز دەدانەوە شتانە ڤیدیۆیەکی دیکەم بڵاو کردەوە لەسەر یاری گۆست ئۆف سوشیما کە پێشکڕینە بەبێ سپۆیلەرە خۆم بەیەکێک لە باشترین ڤیدیۆکانی خۆمی دەزانم بۆ ڤیدیۆیەکی زۆر سەرنجڕاکێشە و مدعی هەیە سەیرکردنی و بەتایبەتی گەر بە هیچ فۆنیش گوێڕا بگری چونکە مۆنتاژێکی باشی دەنگم بۆی کردێ بەڵام بەداخەوە زۆربەتان نەتانبینی چونکە ڤیدیۆی زۆر کەمی بۆ هاتووە لەسەر ڤیدیۆکانی دیکەم GTA و PUBG و بابەتەکانی دیکە تکا دەکەم لە لینکی دیسکریپشندام نایە تکا دەکەم بڕۆن سەیری هاوڕیان لەبیر نەکەن لایکی ئەو ڤیدیۆیە بکەن سەبسکرایب چناڵەکەم بکەن کۆمنتیش بنووسن چونکە زۆر گرنگە نووسینی کۆمنت تاوەکو چانس هەبی لە بۆ بردنەوەی $10 با دەست بە بەرنامەی سفرێک ژیری بکەین وەکو هەموو هەفتانی ڕابردوو بێگومان براوەی $10مان هەیە ئەوڕۆ براوەیەکی نوێمان هەیە تا کۆتایی بینەر بن براوەی $10 گیڤەوەیەکەی ئاشکرا دەکەم ئێوەش دەتوانن ببنە خاوەنی $10 ڕێگاکە زۆر ئاسانە تەنیا ئەوەیەکەوە لە هەموو شوێنێکی سۆشەڵ میدیا فۆلۆم بکەیت و زۆر گرنگە هاوڕیان نامە بنێرن چونکە بەڕاستی دۆزینەوەی هەر هەمووتان تۆزێک ئەستەمە بەڵام گەرنامە بنێرن بە ئاسانیەتان دۆزمەوە ناتانەستە ناو لیستەکە لە دیسکریپشن هەموو ڕێگەکانم داناوە دەتوانن بچن بینەر بن $10 بە خۆڕایی وەربگرن هەندێک هاوڕە تووڕە ببوون داوت ژیت چەند هەفتەیە ئەمە فۆلۆمان کردی کار $10 ئێمە وەڵی هەوڵ دەدەم بەخۆی بەس ئەوەندە دەتوانایمدا هەیە دەتوانم هەفتانە $10 تەرخام کەم جارە ناتوانم زیاتر ئینشاڵڵە لە ماوەی داهاتوو تۆزێک یوتیوبەکەم گەشە بکە ئینشاڵڵە $10 زیاد دەکەم وڵی حەز دەکەم هەفتەی $100 ببەخشمە 10 هاوڕێ لە زیاتی ئەوەی $10 بکەم ببەخشمە یەک کەس بەڵام ئینشاڵڵە لە هەفتەکانی داهاتوو باشتری دەکەین تا کۆتایی بینەر بن هەواڵی ناوازەمان هەیە هەواڵی زۆر خۆش و نایابم هەیە تا کۆتایی تکایە بینەر بن یەکەم هەواڵی ئەوڕۆ بە باسی Call of Duty بکەین کە سیزنی پێنجەم بووە خەریکە بڵاو بووە لە هەموو دنیا ئێستا بەردەستە لە کوردستانیش لەوانەیە لا ئێوە ئێستا بەردەست بێگەر جەماعەتی Call of Duty مۆدرن وارفەرن یاخود وارزۆنن سیزنی پێنجەم چەند بابەتێکی نوێ لە خۆ دەگریتن یەک لە بابەتانەش ماپێکی نوێیە ستادیەمێکی یاخود یاریگایەکی نوێ لە خۆ دەگری و چەند چەک و تەقەمانیەکی نوێ وەروە ڕۆیال پاسێکی نوێ یاخود سیزن پاسێکی نوێ و هەروەها لە هەمووی گەورەتر و گرنگتر چەند مۆدێکی نوێ لە ناو یاری مۆدرن وارفەر زیاترە کە بخۆم لاعبی مۆدرن وارفەریمە زۆرم حەز لە یاریە و زیادکردنی ئەو بابەتانە هۆکاری ئەوەی هەیەکەوە Call of Duty خۆی ئامادە دەکات بۆ ئاشاکردنی یاری داهاتوویان کە ئێستا باسی دەکەین ئەویش یاریی نوێیە کە بۆ فەرمی Call of Duty ساڵی 2020 یاریی نوێ بڵاو دەکەنەوە دەنگۆی گەورە هەبوو کە لەسەر جەنجی ساردی و بێگومان دەنگۆیەکان 1990 ڕازە دەچن بەڵام بۆ فەرمی کە ئەو یاریە Call of Duty نوێ بە ناوی Cold War دەبی و بڕیارە لە ئیڤێنتەکەی پێنجشەممەی پلەیستەیشن کاوەڕۆژ پێنجشەممەیە بەڵامیدی منە بەرنامەی پێنج وادەی خۆی تۆمار دەکەم لە ئیڤێنتەکە ئەگەری هەیە Call of Duty نوێیەکە ئاشکرا بکرێت یاخود چەرەشی لێ بڵاو بکرێتەوە مهم Call of Duty نوێیەکە کە باسی جنجی سارد دەکە یاخود باشتەشکە بکاتن لە ساڵی 2020 بڵاو دەکرێتەوە لە بە هەردوو کۆنسۆڵ پلەیستەیشن 4 و ئێکسبۆکس 1 وەروە پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریز X و بێگومان PCش بەردەست دەبێت دەمە ڕێنگۆ بزانم ئایا باشترین یاری Call of Duty لە سەردەمی ئێستا کامێ بەلاتەوە بەلای من مۆدرن وارفەرە چونکە لە مێژە یاریێکی وەکو مۆدرن وارفەری ئەمین هێنێتەوە ناو یاریەکانی Call of Duty یاری نوێیەکەی Call of Duty کە ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە خۆی دەگرت ینی لەگەڵ یاری وارزۆن تێکەڵ دەکرێت چۆن ئێستا بۆرم نەگەر یاری وارزۆنت هەبی دەتوانی یاری مۆدرن وارفەریش بکڕی ینی هەردوو لا دەبتە یەک یاری ئەو پرۆگرێسەی لە ناو یاری مۆدرن وارفەر بەدەست دەخەی لە ناو وارزۆنیش هەمان شتە واتە نابتە دوو یاری جیاواز بەڵکو چەک و تەقەمەنی لە مۆدرن وارفەری بەدەستکەتیان لە وارزۆن دەتوانی هەمان چەک و تەقەمەنی بەکاربێنێت دواتە دەبتە یەک یاری و کاتێکە یاری نوێیەکەی Call of Duty بڵاو دەکرێتەوە یاری وارزۆن بە خۆڕایی هەردەمینێ واتە یاری نوێیەکی کە بڵاو دەکرێتەوە باتڵ ڕۆیاڵێکی نوێ نانی هەر وارزۆنی لەگەڵ دەبی بەڵام دەستکاری وارزۆنی دەکرێت لەگەڵی تێکەڵ دەکرێتەوە ستۆریەکە و جلو بەرگ و چەک و تەقەمەنی لەگەڵ تێکەڵ دەکرێتەوە بۆیە ئەو یاری زانانەی کە یاری وارزۆن دەکەن دڵتان گران نەبی کە یاریش نوێی Call of Duty لێ بڵێ وارزۆن دەڕوا دیدی هەم پرۆگرێسەکەم سفر دەبتەوە نەخێر ئاکتیڤیژن نازانم ئەو ماوەلۆ پیا بووە وچی ئیناکە هەموو ساڵی لاعیبەکانی هەموو شتیان لێ سفر کاتەوە بەڵکو دەڵێ وارزۆن دەمینێ تێکەڵی یاری
کاڵ ئۆف دیوتی ساڵی 2020 دەکرێت کارشتە ناوەکەم بە فەرمی نازانم بەڵام لەوانەیە ئێوە ئێستا پێنجشەمە چکە لەوانەیە لە پێنجشەم یان جومعە ئاشکرا بکرێت. هاوڕێیان هەواڵەکی دیکەم هەیە کە زۆر دڵخۆشم لە بۆ گەیمەرانی ئێکسبۆکس ئەویش خزمەتگوزاری ئێکسبۆکس گەیم پاس ئەڵتیمەیتە کە گەیم پاس بەڕاستی باشترین خزمەتگوزاری گەیمە لە مێژوودا و زۆر یارمەتی گەیمەران دەدا. تقریبا زیاتر لە 100 یاری تێدایە بە نرخی $10 مانگانەوە تا هەر یاری هیچ ناکات سند پارەیەکی 1000 کەم دەکات و مایکرۆسۆفت ڕۆژ بە ڕۆژ زیاتر وە دەکات گەیمەران لە خۆی ڕازی بکات و گەیم پاس باشتر و باشتر بکات. بۆ نمونە ئێستا لە خزمەتگوزاری ئێکسبۆکس گەیم پاس ئەڵتیمەیت کە ئەڵتیمەیت ڤێرژنە گەورەکەی مانگانە بە $15 دەتوانین گەیم پاس وەربگری لە ئێکسبۆکسی و گەیم پاس لە پیسیش وەربگری و هەروەها ئەکسبۆکس لایت گۆڵدش وەردەگری کە خزمەتگوزاری مانگانەیە ئۆنلاینەکە و سێچار یاریەکەیە هەمووی بێکەوە بە $5 وەردەگری. لەگەڵ ئەوەش ئەکسکلاودیشی هاتە ناوێ کە بڕیارە لە 25 مانجی نۆ یاخود شتێکی وایە مانجی نۆ ئەو خزمەتگوزاریە بەردەست بێ کە لە ڕێگەیەوە هەر کەسێک مۆبایلێکی ئاندرۆیدی هەیە یاخود تابلێتێکی ئاندرۆیدی هەیە دەتوانی یاریەکانی ئەکسبۆکس گەیم پاسی بکەواتە هەر سەد یاری تاقیکاتەوە بە مۆبایلەکەی بێ ئەوەی یاریەکان داوڵۆد بکە بە ڕێگەی ئینتەرنێت یاریەکەی بەڵام دەبێت ئینتەرنێتش تۆزە خێرات هەبێت. هاشوی گوگل ستەیدیایە بەڵام زۆر لە گوگل ستەیدیا باشترە و خزمەتی گەیمەران زیاتر دەکات بەڵام لە گوگل ستەیدیا ئۆنلاین یاری دەکەی بەڵام دەبێت یاریەکان بکڕی بەڵام گەیم پاس 100 یاری دەداتێ بە $15 و لە پیسی ئەگە پیسیت هەیە لەویش وەردەگری لە ئێکسبۆکسەکەش وەردەگری و لە مۆبایلەکەش وەردەگری هەمووی بێکەوە سینگ دەبی دەبتە یەک پرۆفایل. بەڕاستیشێکی نایابە من مۆبایلی ئاندرۆیدم نییە چۆ خزمەتگوزاری سەرەتا تەنیا لە بۆ ئاندرۆیدە لە بۆ مۆبایل و لە بۆ تابلێتە بەڵام بێگومان ئەگەر ئەو خزمەتگوزاریە مانجینەوە بڵاو بکرێتەوە لە دنیا ڕیڤیوێکی باشی بۆ بکرێت بڵێن هێڵێکی ئینتەرنێتی ئەو باشی دەوێتن بەڵام دەتوانی یاری بکەی بە مۆبایل بێگومان دەست مۆبایلێکی ئاندرۆید دەکڕم کۆنترۆلەرێکی ئەکسبۆکس دەکڕم و دەست بە یاریکردن دەکەم بۆ من کاتێکە لە دەوامم یان لە شوێنێکم نی سەعات چارێکێک فەراغێکم هەیە بەخۆم دەتوانم یەک دوو ئەرک یاخود یەک دوو یاری ئۆنلاین یا هەشتێک بکەم یان لۆ نمونە دەتوانم یەک دوو مەرحەلەی یاریێکی ببڕم یاخود کاتە بەتاڵەکانی خۆم لە دەوام بی لە شوێنێکی بی لە دەرێبی لە هەر شوێنێک بیتن دەتوانم لە بۆ خۆم یاری بکەم. خزمەتگوزارێکی زۆر باشە و من زۆر دڵخۆشم کەەوە ئەکسبۆکس زیاد لە حد گرنگی بە گەیمەرانی خۆی دەدا نەوەکو کابراگەی تێکەتەریە بکرد لە پارە دەکاتەوە کە مەقسەدم سۆنی هەروە هەر لە ناو گەیم پاسی چونکە بە مۆبایل یاریکردن دەبی کۆنترۆلەرت هەبی بەڵام ئەو کۆنترۆلەری کە دەبی کۆنترۆلەری ئەکسبۆکست هەبی یاخود دەستکێکی دیکەیە بە مۆبایلەکەت وە دەنووسێت لەولا شتێکی جوان بەڵام زۆر خەڵک داوای دەکردێت و ئەگەر بە تەچ سکرین یاری بکەی مەسەڵەن چۆن یاری پەبجی و فۆرتنایتی بە تەچ دەکەی بە مۆبایلی چی یاریێکی ئەکسبۆکسی دەبتە تەچ. مایکرۆسۆفت وەڵامی دایەوە وتی یەکەم یاری کە بە تەچ سکرین یاری دەکرێت یاری هێڵبڵەی دەبی لەگەڵ دەرچوونی ئەکسکلاود لە ماجینۆ یاری هێڵبڵەی سانەوە ساکرفایس بەشی یەکەم هەندێک دوگمەی تەچسکرین لە بۆ زیاد دەکرێت توانی یاری بکرێت وا پێم ئۆکەیە نەک زۆر باشە زۆر خراپە من هەرگیز حەز ناکەم یاریێکی گەورەی وەکو هێڵبڵەی یاخود یاریێکی گەورەی مثلا ئەکسبۆکسی یان پیسی یان پلەیستەیشنی بە تەچ سکرین یاری بکەیت چونکە بە تەچ سکرین یاریکردن ئەو هەستت پێ نادەکەوە بە دوگمە و کۆنترۆلەر یاری دەکەیت بەڵام دەی ببینین و دەبی خۆمان قەرای لەسەر بدەینەوە ئیشاڵڵا گەربێت و سەرکەوتوبی و باشبی بێگومان دەیکڕم و بۆتانی باز دەکەم پێتان دەڵێن بیکڕن یاخود نەیکڕن یان بەکاری بین یان بەکاریمێنن تا مانجینەوە تا مانجی داهاتوو چاوەڕوانن لەمە ڕێنگۆ بزانم سەرنجی ڕاکێشانە ئەو بابەتە یاخود پێتان وایە ئەو گەیم پاسە لە مۆبایلی دەبتە شوێنگرەوەی پەبجی و فۆرتنایتی لە کوردستان بە تایبەتیش پەبجی مۆبایل چکە من پێم وایە گەبێت سەرکەوتوو بن بێگومان شاپەچ گەورە لە پەبجی دەدا و گەیمەران ئیدی دەبی بکەنەوە بێمەسەر GTA ئۆنلاین کە لە هەفتەکانی ڕابردوو ڕۆکستار ڕایگەیان کە ئەپدەیتێکی یەکجار گەورە یاخود گەورەترین ئەپدەیت بە قسەی خۆیان لە بۆ GTA ئۆنلاین بڵاو دەکەنەوە خەڵکەکی زۆریش پێشبین دەکەن کەوا بینایە تەواو نەکراوەکەی ناو یاری GTA 5 تاو دەکرێت بەڵام ئەوە فەرمی نییە هێشتا چونکە ڕۆکستار تەنیا دەڵێ گەورەترین ئەپدەیت بڵاو دەکەینەوە و لە بۆ زانیاری زەناتان زانیاری هەموو کەسێکی ئەپدەیتێک گەورەکەی ڕۆکستار مەبەستیتی لە بۆ پلەیستەیشن 4 و ئەکسبۆکس وەنی زەحمەتە تەنیا لە بۆ پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریز ئێکسی دەبی لەگەڵ پیسی لەوانەیە یعنی مەبەستەکەی ڕۆکستاری ئەوەیە کەەوە ئەپدەیتێکی وا گەورە لە ناو GTA ئۆنلاین بەردەست بخە هەندێک زۆرە دزین و هایستی نوێ دابنێ هەندێک ئۆتۆمبیلی نوێ دابنێ بینایکی یەکجار گەورەش نوێ لە ناو ماپی ئەو GTA ئۆنلاینەی دابنێ لەسەر پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریز ئێکسی تاوەکو ئەو کەسانێکەوە یاری GTA هەرگیز نەکردیە لە ناو پلەیستەیشن 5 و ئەکسبۆکس سیریز ئێکسی دووبارە یاریەکە بکڕن. وێ ڕێنگۆ بزانم
GTA ئۆنلاین لە چه مەرحەلەی لە GTA ئۆنلاین ئایا یاریەکەت کردیە وازتینایە یان ئێستاش دەیکەی بەردەوامی یان تێ بیری لێ بکەیەوە کە بیکە یاخود نەیکەی مێ لە کۆمنت ڕەنگە بزانم هەواڵێکی زۆر کورتمان هەیە لەسەر GTA 6 کە بێگومان ئەوەش هەواڵ نییە دەنگۆیە بەڵام هەر حەزم کرد بۆتانی باس بکەم چکۆی خەرکێکی یەکجار زۆر نامەدەنێری ژیر GTA 6 باسکە GTA 6 باسکە ئۆکەی زۆر خەڵک تووڕە بوونێ دەڵێن ژیر تۆ هەموو هەفتان بە ڤیدیۆی کلیک بیت باسی GTA 6 دەکەی بەڕاستی پێم ناخۆشە خەڵکی قسەی دەکە لەبەرەوەی قەت ڤیدیۆکانی من کلیک بیت نییە مەسەڵەن کە باسی GTA 6 دەکەم بێگومان تەنیا ڕسم نییە من باز دەکەم و هەر شتێک مزانیبی لەسەر GTA 6 بۆتانی باز دەکەم و بەڵگەژەوەیە سەری ڤیدیۆکانی ڕابردووکە تازستم پێکردیان چیشتان پێدا ئێستانگۆ ڤیدیۆیەکان کە باز دەکەم هیچیان کلیک بیت نییە لەسەر GTA 6 تەنیاوەیە زانیاریتان پێدەم و بەڵگەژەوەیە بچن سەیری بکەم زان ئایا باسی هیچم کردی خود نەکردی یان تەنیا وێنەمدانایە هەواڵە نوێیەکەش لەسەر GTA 6 ەوەیەکەوە یەک لە ماڵپەر ڕێدت کە ناوەکەی زۆر سەیر هەموو دەبی سەیری بکەم میزە بیخوێنەوە بە ناوی مارکۆثێم مێکسیکن ئەوە ناوەکەی هەیە ناو ماڵپەر ڕێدت پۆستەکی عندکەی دوودێژی بڵاو کردەوە لەسەر GTA 5 و لەسەر GTA 6 کە جێگەی سەرنجە لەبەرەوەی زۆر لەو بابەتانەی کە لاکتەکانی ڕابردوو باسم کرد کە دەنگۆرن لەسەر GTA 6 هەندێکی ئەو پژڕاز دەکاتەوە بۆ نمونە باسی GTA ئۆنلاین دەکات دەڵێت تاوەکو جوڵای 2020 وەتە مانجی هەفتی 2020 ئەوە GTA ئۆنلاین دەبایە تەواو بکرا بە ئەپدەیتە نوێیەکە بەڵام دوایان خستێ لە بۆ مانجی هەشت بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنای و لە مانجی هەشت ئەگە بێت ئەپدەیتە نوێیەکە تەواو بکرێ ئەکید لە مانجی 11 یان 12 لەگەڵ پلەیستەیشنی نوێ و ئێکسبۆکسی نوێ ئەپدەیتە گەورەکە بەردەست دەبێت واتە ئەپدەیتی نوێ لە بۆ یاری GTA دێتن بەڵام ئەپدەیتە گەورەکە دەبێت چاوەڕێەکەی تاوە کۆتایی ساڵ باسی GTA 6 دەکات چەند خاڵێکی باسکردی خاڵ یەکەم دەڵێ ئەو کەسێکەوە دەنگۆیەکە قسەکەی پێوتیە کە لەناو کۆمپانیا ڕۆکستار کاری کردی ئیشی پرۆگرامەر بووە دەڵێ GTA 6 100% لەناو ڤایستی دەبێت کە من لە هەفتەکانی ڕابردووش باسم کرد کە ئەگەرێکی یەکجار زۆرە ئەو جارە GTA 6 بگەرێتەوە شاری ڤایستی چونکە باسی کۆکاین و باسی ساڵانی 1970 ئەگەر بکە بێگومان باشترین شوێن باسی بکە بێگومان شاری ڤایستیە بەڵام لێرە ئەو باسی ساڵانی 1970 ناکە دەڵێت تەنیا دەزانین کەوا لەناو شاری ڤایستی دەبێت GTA 6 وەروە دەڵێ باسی کەشوهەوای دەکە کە یەکەم جارە گوێبیستی بابەتی کەشوهەوا بن لەناو GTA 6 تۆ دەنگۆیمان پێشتر نەبووە دەڵێت کەشوهەوای یاریەکە هاوشێوەی کەشوهەوای یاری ڕێدەی دەبی زۆر جیاواز دەبی و کەشوهەوا کاردانەوەی گەورە لەگەڵ ناو NPC-ەکان دەکات واتە ئەو کارکتەرانێک یاریان پێ ناکرێت ناو جیهانەکەی دەسوڕێنەوە بۆ منە نمونەیەکی هێنایتەوە دەڵێت بۆ من ئەگەر بێت و هەورە تریشقە لە ناو دنیای GTA 6 ڕوو بدە ئەگەری هەیە وایاندانە ئەگەری هەیە بەیەکە چی بکەوی لە پێش چاوت بە NPC چی بکەوی بە لاعیبێکی بکەویت لە پێش چاوت لاعیب نەیانی کاراکتەرەکان بکەوی لە پێش چاوت و بمری یاخود پارچە یان شتێکی بەستەر بێت کە دیمەنێکی لەوانەیە کۆمێدی دروست بکە کە گەر بێت و ڕۆکستار ئەو شتێ بکە بێگومان خەڵکەکی یەکجار زۆر ئیدی دەبتە مەوزوع لەلایەن کەوەها هەورە تریشقە بێتن لەناو لاعیبەکی بدە یان لە کاراکتەرێکی بدە لەناو GTA 6 پێشبینی دەکات بە خۆی نەک خەڵکی دیکە پێیان بە خۆی پێشبینی خۆی ئەوەیە کەوا لە ساڵی داهاتوو تیزەرەکی ببینین یاخود وێنەیەکی ببینین شتێکی ببینین ئیدی لە بۆ 3 ساڵ 4 ساڵی کەش دەبێت چاوەڕێبن تاوەکو یاریەکە بڵاو دەکرێت چکە ڕۆکستار عادەتی ساڵێک بەس تیزەرە ساڵی دوام ترێلەری یەکەمە ساڵی دوام ترێلەری دووەم و سێم و چارەمە ساڵی سێم یان چارەم دەکاکە ئەوە یاریەکە یعنی ئەگەر بێت یاریەکە ڕابگەینی 4 ساڵی دەخیانی تاوەکو بڵاوی دەکاتەوە چکە ڕۆکستار کۆمپانیای کە شتەکان بە حازری نەبی بڵاویان ناکاتەوە ئەوە نوێترین زانیاریەکان بوو لەسەر یاری GTA 6 کە دەگرێتەوە سەر منتیقەی ڤایستی کە پێم وایە خۆش دەبیتن بەڵام ڤایستی ناوچەیەکی یەکجار بچووکە نازانم مەبەستەکەی ڕۆکستاری چیەکە دەگرێتەوە ڤایستی دەبی دەستکارێکی گەورەی ماپەکەی بکە و شوێنی نوێمان لە بۆ دابنێت چکە لە ڤایستی دوو یاری ڤایستیمان تاوەکوێتە کردیە ڤایستیە بۆ ڤایستی ئەوەی ڤایستی کە شەشە بەناوە ڤایستی ستۆری سەرشتەکی وایە لە بیرونەمە کات خۆ لە ساڵانی 2002 بڵاوبوونەوە بەڵام ئەمە لە کوردستانە 2008 و 9 ئەو یاریانەمان تاقی کردەوە لەسەر پلەیستەیشن 2 و لەسەر PC دەمێ ڕەنگە بزانم دڵخۆشن بە هەواڵێک کە لەسەر GTA 6 بڵاو کرێتەوە و پێشبینی دەکەن ئەو هەواڵانە یاخود ئەو دەنگۆیانە ببتە ڕاستی یان نا و پێشبینی دەکەن لە ساڵی داهاتوو یاری GTA 6 یەکەم تیزەری بڵاو بکرێتەوە یاخود نا و تکاتانە دەکەم مەڵێن ڤیدیۆیەکان کلیک بیتە لەسەر GTA 6 چونکە دەبینن و هەواڵە ینی دەنگۆی لەوتان شی دەکەمەوە
مەبەستەکەی منەوە نیە بەواسەی تێشش تەمشای ڤیدیۆکەی من بکەن چونکە تایتڵەکە فەرق دەکات فەرق بینە سەر هەواڵەشی دیکەمان کە باسی یاری نوێیەکەی مارڤڵی بکەین بە ناوی مارڤلز ئەڤێنجرز کە هەموو تاقمەکانی ئەڤێنجرزی تێدایە یاریەکە ئۆکێیە خەڵکەکی زۆر دڵخۆشە هەندێکشی دەڵێن لەوان مهم نییە بەڵام کاتێکە سۆنی یاخود تیمی پلەیستەیشن لە تویتەری پۆستەچیان کردگوتیان کارکەری سوپایدەرمانێکی نوێ سوپایدەرمان لە بۆ یاری ئەڤێنجرزی بەردەست دەبیتن بەڵام تەنیا لەسەر پلاتفۆرمی پلەیستەیشنی ئەو کارکتەرە بەردەست دەبێت بەخۆ یاریەکە لە بۆ ئێکسبۆکس و پیسیش بڵاو دەکرێتەوە بەڵام کارکتەری سوپایدەرمانەکە تەنیا لەسەر پلەیستەیشن بەردەست دەبێت ئیدی ئەوە خەڵکەکی یەکجار زۆری تووڕەکردوە ڕێی خۆشم وایە کە هەڵەیە و یعنی نەک هەڵەیە چکە ناتوانین بڵێ هەڵەیان نە بەڵام پێویست ناکە جەماعەتی پلەیستەیشنی ئیدی بەس بابەت دەبووان بڵاو بکرێتەوە هەرچەندە لە بڕیارەکەی تیمی پلەیستەیشن شتێ دەگەم کەەوە مارکتینگە دەیانەوێ بە هەموو خەڵکی بڵێن کاکە مە لە پلەیستەیشنی بەو شێوازە تەعامل لەگەڵ گەیمەرانی خۆمان دەکەن شتی تایبەتیان دە بڵاو دەکرێنە بەڵام ئیدی ئەگەر لە ئەکسبۆکسش بڵاو بکرێتەوە شتێکی زۆر جیاواز ڕوو نادا بەڕێی خۆم شتێکی زۆر جوانێک کە سۆنی دەیکات لەو بابەتانە دەمێ ڕێنگە بزانم پێتان وایە ئەو حرەکەی سۆنی کارێکی باشە یاخود خراپە لە کۆمنت ڕێنگۆ دەمێ بزانم بێمە سەر کۆنترۆلەری پلەیستەیشن 5 کەوا خەڵکەکی یەکجار زۆر لەوەش تووڕەبوونەوە هەفتەیەکەوە سۆنی ڕایگەیان سۆنی نەک ڕایگەیان تقریبان دەنگۆیەک بوو دواتر بۆ ڕاستی بەو شێوازە بە فەرمیاشکراکرا دەنگۆیەکە سەرەتا ئەوە بکەوە یاریەکانی پلەیستەیشن 4 لەسەر پلەیستەیشن 5 کە کار دەکەی دەتوانێت بەدەستی پلەیستەیشن 4 یاری بکەین دواتر سۆنی ڕوونی کردەوە لە ڕێگەی بڵاگ پۆستی وتی بەڵێ هەموو یاریەکانی پلەیستەیشن 4 یاخود ئەو یاری دیارکراوانەی کە بخۆیان هەڵدەبژێنەوە پلەیستەیشن 4 لە پلەیستەیشن 5 کار بکە بەدەستی پلەی 4 دەتوانانی یاریەکان بکەین بەڵام یاریەکانی پلەیستەیشن 5 بەدەستی پلەی 4 ناتوانانی یاری بکەین دەبێت دەستی پلەی 5 بەکاربێنی خەڵکەکی یەکجار زۆرش تووڕە بن وتیان ئۆکەی لە ئێستا تووەمانە دەکەیت دوو دەستی بکڕین و پارەسەر بکەین و لێ دەستی پلەی 4 لەگەڵ پلەی 5 کار ناکە لەبەر چ ئێکسبۆکس دەستی ئێکسبۆکس 1 لەگەڵ ئێکسبۆکس سیریز ئێکسی کار دەکات خەڵکەکی یەکجار زۆر تووڕە بوون وەرەستا قسەش دەمێ پێتان بڵێم ئەو وێنەی ببینن یاخود ئەو ڕاپۆرتە کاتی خۆشی کاتێککە ئێکسبۆکس 360 عمری تەواو بوو کە ئێکسبۆکس 1 هات دەستی ئێکسبۆکس 360 لەگەر ئێکسبۆکس 1 کارنی دەکرد دوو دەستی جیاوازن بۆیە تووڕە مەبن دەستی پلەیستەیشن 5 و هەندێک تایبەتمەندی هەیە تەنیا لەوی هەیە کە خزمەت بە یاریەکانی پلەیستەیشن 5 دەکەم و دەستی پلەی 4 هەندێک تایبەتمەندی نییە کە لە پلەی 5 هەیە بۆیە ئەوشتا زۆر گەورەی مەکەن لە حەدی خۆی شتێکی زۆر مهم نییە گەر پلەی 5 دەکڕین دەستکەک بەزە گەر دوو کەسین یا سێ کەس دەستکەشێتەبی لە برادریش خۆت وەرگرێت زیرانە کەسەکە دیانە خۆت بڕۆ بکەڕێتەوە بیبڕێنەوە گارگاری بێمە سەر یاری کەپ هێدیکەوە لە بۆ پلەیستەیشن 4 بڵاو کراوە پێشتر یاریەکە ئەکسکلوسیڤی ئێکسبۆکس و پیسی بوو بەڵام ئێستا لە بۆ پلەیستەیشن 4 بڵاو کراوە پێشتر لە بۆ نیتیندۆش بڵاو کراوە و یاریەکەم کاتی خۆی لە پیسی کردیە بەڵام پێم تەواو نەکرێت لە بەرەوەی گەیمەرێکی ئەوەندە باش نیم ئەستان گەیمەرێکی زۆر خراپم یاریەکەم پێ تەواو نەکرێت لە بەرەوەی زۆر قورسە دەبۆ من نازانم لە بۆ زۆر ئاسانە بەڵام لە من زۆر قورسە دەبێت ڕێنگۆ بزانم یاریەکەتان قەت کردی یاخود نەکردیە و بەتەمای بیکڕیا خۆت نەیکراوتم سنرخەکەی $30 $20 شتێکی لە بابەتەیە لە ناو پلەیستەیشن ئێستا بەردەستە سۆنی پاتێنتێکی بڵاو کردەوە یاخود نەخشە ڕێگایەکی بڵاو کردەوە لە بوونەوەی داهاتووی کۆنسوڵەکانی یاخود لە بۆ داهاتووی کۆمپانیاکەیان کەوا باسی ئەوەی دەکات تاوەکو 5 ساڵی دیکە پێشبینی دەکەن زیاتر لە 170 ملیۆن دانە پلەیستەیشن 5 بفرۆشن کە ژمارەیەکی یەکجار زۆرە چونکە تاوەکو ئێستا پلەیستەیشن 4 لە 2013 تا 2020 کە دەکاتە 7 ساڵ تەنیا 110 120 115 شتێکی لە بابەتان نەگەیشتە 120 ئەلو ئەلەنجیان خۆشەویستیە تو سۆنی دەیەوێ 170 ملیۆن دانە پلەیستەیشن 5 بفرۆشی بەڵام ئایا سەرکەوتو دەبی سەرکەوتو نابی نازانم بەڵام ژمارەکە یەکجار زۆرە لە 5 ساڵ هەرچەندە سۆنی دەڵێ ژمارەیەکی یەکجار زۆری پلەیستەیشن 5 دەفرۆشین ئەکسبۆکسیش زیاتر لە 40 بۆ 50 ملیۆن دەفرۆشین یعنیەوە پرۆجێکتیان وایە پێم وانە سۆنی بتوانێت 170 ملیۆن دانە بفرۆشی بەڵام پێم وایە کەوا سۆنی ژمارەیەکی زیاتر پلەیستەیشن 5 لە ئەکسبۆکس سیریز X دەفرۆشی لەبەرەوەی مایکرۆسۆفت خۆی نایەوێت ئەکسبۆکس سیریز X بەو شێوازە لەبەرەوەی مایکرۆسۆفت زیاتر گرنگی بە گەیم پاز دەکە زۆرترین خەڵک بەکاربینی و بێگومانیشم لەوەی کەوا مایکرۆسۆفت براوە دەبێت لەنەوەی داهاتووی کۆنسۆڵ لەنەوەی داهاتووی یاریەکان بەڵام براوە نابی لەنەوەی داهاتووی کۆنسۆڵ چونکە مایکرۆسۆفت گەیم پاس یەکەمینتە مۆبایلی لەوانەیە 1 ملیار کەس لە کۆتایی 10 ساڵیت کە بەکاری بین لەوانەیە ئەگەری هەیە پێشبینیە
بەڵام پلەیستەیشن تهدیدیان 150-160 ملیۆن دانە لەوانی خەڵک بەکاربینی یاخوددا. هەروە سۆنی تیڤیەکی نوێ بڵاو کردەوە کە 120 هرتزە و نرخیشی لە 1000 دلار دەست پێ دەکات 4K و ڤێژنی 8K $7000 دەکات هەفتا وەرەقە تقریبان. ئیدی پێم خۆش بوو و پێم جوانە و لەوانەشە دانەیەکی بکڕم لە بۆ پلەیستەیشن 5ەکەم چکام شێتی ئەوەی مەکەشتەشی نوێ بڵاو دەکرێتەوە پارەی کۆکۆ بکڕم. خێزانم جێلی نەبێگەنە دەرم دەکە لە مارێ یان بابم دەریت پس دۆشتکردنی ئازای تاستە لە زانشکم کڕی LG 4K 120 هرتز نییە 120 هرتز سۆنیشە لەگە پلەیستەیشن 5 کۆنفرانسی ئێکسبۆکسمان بینی زۆر یاری ناوەزاش کراکران بە تایبەتی یاری دە میدیەم زۆر سەرنج ڕاتشان بەڵام هاوڕێیان یاری دە میدیەم تایبەت نییە بە ئێکسبۆکسی یاریەکە لە بۆ پلەیستەیشنیش بڵاو دەکرێتەوە بەڵام سەرەتا لە بۆ ئێکسبۆکسی بڵاو دەکرێتەوە واتە تایم ئەکسکلوسیڤە دواتر لە بۆ پلەیستەیشنیش بڵاو دەکرێتەوە بەڵام زۆر سەرنج ڕاتشان و گەورەترین یاریش پێگومان لە پاش فەیبڵی کە فەیبڵ تەنیا لۆگۆیەک بوو یاریەکە کە ئێستا دەستیان بە بەرهەمهێنان کردی و فۆرزا دەستیان بە بەرهەمهێنان کردی بەڵام گەورەترین یاری خۆیان کە ئاشکرایان کرد ئێکسبۆکس یاری هێڵۆ ئینفینیت بوو و ئەو یاریە بێگومان مشتومڕێکی گەورەی لێکەتەوە لەبەرەوەی زۆر خەڵک دەیانکۆ گرافیکەکەی زۆر جوان نییە شێوەی کاراکتەرەکان جوان نییە بەعام دنیای یاریەکەی زۆر جوانە داهاتانەت هەیە دەیانوت یاریەکانی پێشووی هێڵۆی گرافیکی لەوەی جوانترە. مایکرۆسۆفتیش هاتە سەخت ستودیۆی 333 ئیندەستری کە بەرپرسە لە دروستکردنی ئەو یاری هاتە سەخت و ڕێگەیان بە هەموو گەیمەرانی بود تیان هاوڕێیان یاریەکە تەواو نەکراوە دێمۆ بوو نیشانمانیدان و تاوە کۆتایی ساڵیش یاریەکە شێوەی دەگۆڕدرێت بەڵام کێشەکەی مایکرۆسۆفتی ئەوەیەکەوە کاتێک کە یاریەکە عرض دەکرێت لەسەری دەنووسرێت دێمۆ یاخود نات فنشت یان شتێک دەنووسێت کەوا خەڵکی بزانی کاکە ئەو یاری تەواو نەکرێت سەری گەیمپڵەی یاری هێڵۆی بکە دەنووسرێت دێمۆ نەنووسرێت شتێک یەکسەر دەرێت گەیمپڵەی واتە خەڵک وای بێ دەکاتەوە یاریەکە بۆیە خەتای خۆیانە دەبایە خۆیان ڕوونکردنەوە لەسەر گەیمەکەی بنووسن چەندە نازانم نەیانووسێت بەڵام شکل کارکتەرەکان جوانیان بەڕاستی ئەگە جەماعەتی ئێکسبۆکسی ئەگە جەماعەتی پلەیستەیشنی شکلەکەی جوان نییە ناتوانانی بڵێ گرافیکی زۆر جوانە بێگومان گرافیکی ماستەرچیفی زۆر جوانە لەبەرەوەی کارکتەری سەرچیە تەنان ئەمن دمچاو ینی ئەنیمێشنی دمچای ئەو کابراایشن زۆر پێ جوان نییە زۆر زیاد لە حەددا نازانم یاریەکانی هێڵۆم یەکجار کردی هەندە هەموو تاقی نەکردەوە بێگومان بەڵام یەکیان یاری کرد کاتە کە پیسیم کڕی لەناو گەیم پاسی هەبوو بەخۆم تاقیم کردەوە پێم خۆشە و بێگومان هێڵۆ ئینفینیت بێت بێگومان دەیکڕم لەبەرەوەی من ئێکسبۆکس سیریز ئێکسیش دەکڕم تا و کاتی بزانین چۆن دەبێت بەڵام دەمێت ڕێنگۆ بزانم گرافیکەتان پێ چۆن بوو یاخودنا بێ مەسەر گەورەترین هەواڵی ئەو ڕۆژمان کەەوە خەڵکەچی یەکجار زۆر چاوەڕوانی دەرچوونی یاریەشی نوێی گادۆڤاریە هەیە دەڵێ گادۆڤار 5 هەیە دەڵێ گادۆڤار 2 هەیە دەڵێ گادۆڤاری 2021 هەیە دەڵێ گادۆڤاری 2022 گارەگارەکی گەورە لە ناو تویتەر و سۆشەڵ میدیا و تەنانەت فەیسبوک و گروپەکانی کوردستانی دروست بوو لەسەر یاری نوێیەکەی گادۆڤاری کەوا بڕیارە لە بۆ پلەیستەیشن 5 بڵاو بکرێتەوە بڕیارە ئەوسا ترێلەری ببینین بڕیارە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام کۆڕی بارلۆک دەرهێنەری یاریەکە لە تویتەری گوتیم هاهاها نو زۆر زۆرم پێ خۆشە ئەو کابرایم زۆر خۆش دەێت تەنانەت هاوڕێیان ئەوە قسەی ڕاستیە ئەگزاجریشن نییە جارێک کۆمنتێکم لە بۆی نووسی لە بۆ کۆڕی بارلۆجی ئەوەم سکرینشۆتەکەم مایە بەڵام زەحمەتە ببینەوە لێرە دای بنم پێشترش لە بەرنامەی بەژیری باس ئەوە سفرێک ژیری باسم کرد بوو کەوا کۆمنتێکم لە بۆی نووسیم تکایە گەر خەریکی یاری گادۆڤار 2 یان گادۆڤار 5 تکایە بە زووترین کات تەواویکەن لە بۆ پلەیستەیشن 5 چونکە وتم نزیکی چەند ساڵی ویستە تا لە بۆ پلەیستەیشن 4 یاریەکمان بینی کە پلەیستەیشن 4 عمری وە تەواو بوو وتم نامەوێت پلەیستەیشن 5 عمری تەواو بێ ئەو یاریش نوێی گادۆڤاری ببینیم بە ئینگلیزی لە بۆ نووسی بوو ئەویش لایک کۆمنتەکەی کرد کە دڵم زۆر خۆش بوو بێگومان زۆر چیە زیان لایک کۆمنت توی کرد زۆرە لەبەرەوەی معجزبی و کابرایەمە معجزبی یاریەکانی گادۆڤاریمەوە گادۆڤار بێگومان باشترین یاری ساڵ 2018 بوو و بێگومان باشترین یاری پلەیستەیشن 4شە تا ئێستا بڵاو کاتەوە پێریە قسەی تێدا ناکرێت گادۆڤاری نوێ کۆری بارلۆ گوتی نەخێر بەڵام دەنگۆ هەیە کەوە لە بەرەمێنانە و من دەزان لە بەرەمێنانە ئەنگۆش دەزان ئەو یاری لە بەرەمێنانە و سۆنی ئەکید بەلەوەی ساڵی داهاتوو 199.9 ساڵی داهاتوو تیزەرێکی لەسەر گادۆڤاری 2 یاخود گادۆڤاری 5 یان گادۆڤار هەر شتێک گادۆڤاری نوێ تیزەرێکی دەبینی 199.9 دەبینی لەبەر ئەوەی دەزانم ستودیۆی سانتا مۆنیکا لە من زۆر ئاگاداریانم ستودیۆی سانتا مۆنیکا زیاتر لە 200 کەسی تەنیا لە 2020 تەعین کردێ لەکنە خۆیان دایان مەزراندینە
کە ستودیۆیەکی زۆر زەبەلاحیشە بەڵام دامەزرانی کەسی دیکە بێگومان مانایت بەرهەمێنانی یاری نوێ دێتن و بێگومان ئەو گادۆڤاری نوێش پێویستی بە 10 ساڵ نییە لە بە بەرهەمێنان بەڵکو پێویستی بە 3 ساڵ 4 ساڵ لەبەرەوەی گادۆڤارەکەی دیکە 2010 بڵاکرێتەوە کاتە زۆربەی شتەکان ئامادەیەتەنە دنیایەکەش ئامادەی هەندێک دەستکاری دەکرێت شێوەکەی دەگۆڕێت بێگومان چاڕوا من ساڵی داهاتوو تیزەرێکی گادۆڤاری هەر دەبینین بەڵام بڵاوکردنەوەکەی نازانم کەی دەبێت کە لەوانەیە 2024 بی 2023 بی نازانم کەی بڵاو دەکرێت بەڵام دەزانم ساڵی داهاتوو تا کۆتایی ساڵیش بی ترۆلەرێکی گادۆڤاری هەر دەبینین هاوڕیان ئێستش کاتی دەدۆلارەکەیە گیڤەوەیەکە بدەینە چیە ئەو برادرە خۆشەویستە بۆ خاوەنی دەدۆلار پیرۆزبایی لێ دەکەم و چاوەڕوان بە بەزووترین کات پەیوەندیت پێوە دەکەم و دەدۆلارەکەی خۆت وەردەگریت جار لە دۆلارەکە گەر حەزت لێ پلەیستەیشن ستۆر بی ئێکسبۆکس ستۆر بیتن یاخود iOS ئەپڵ ئاپ ستۆر بی هەر شتێک بیتن من بۆ دەنێرم یاخود زۆر بەتان داوا دەکەن بە فاسپەی لە بۆتان نێرم بە فاسپەی لە بۆتان دەنێرم کێشەم نییە پیرۆزبایی لێ دەکەم و هاوڕێیان ئێوەش دەتوانە ببنە خاوەنی $10 لە هەموو شوێنێک فۆڵۆم بکە نامەچیش بنێرە و گرنگترینشتیش لەبەرەوەی لایکردنی و ڤیدیۆیە نووسینی کۆمنتەکە سەبسکرایبکردنی چەنەڵەکەمان خۆشەویستانم هاتمە کۆتایی بەرنامەی سفر ژیری هیوام وایە تۆڵی 2 هەفتەی ڕابردوون کردیتەوە گەر تۆڵم کردیتەوە لە کۆمنت بنووسن ژیر تۆڵەت کردیتەوە گەر تۆڵشم نەکردیتەوە بنووسن ژیر هێشتا بەرنامەی باشترمان دەوێت ڕێز و خۆشەویستم بۆ هەمووان چاوتان ماز دەکەم بەڵام یەک داواکاریم هەیە زۆر خەڵک هەیە لە کۆمنت زنێو دەدا قسەی ناشرین دەنووسی من وەڵامی کەس نادەم و بێگومانەوە کەسانە من یەکسەر کۆمنتەکەی دیلێت دەکەم بۆ یەگەر کۆمنتەکە دیلێت کرام گرەی لە من مەکە گرەی لە خۆت بکە تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ خێرا جێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینگەوە بۆ بەشداربووانی ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە 2500 دینار 2 گیگابایت تەنها بە 3750 دینار 4 گیگابایت تەنها بە 5000 دینار پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆت دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەسە بۆ کڕینی پاکێجەکان ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە فاسلینگ تۆ خێراترینی